سڵاوتان نەبێت. لە ئێستادا نەخۆشخانەکانی تایبەت بە منداڵان لە هەرێمی کوردستان پڕبوون لە منداڵی نەخۆش کە تووشی پەتای سکچوون و ڕوشانەوە بوون. سکچوون و ڕوشانەوە پەتایەکی وەرزیە و بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما تووشی منداڵان دەبێت. لە ئێستادا ئێمە لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانین کە لە ئێستادا نەخۆشخانەکە پڕبووە لە ئەو منداڵانەی تووشی ئەم پەتایە بوون. هاتوونەتە نەخۆشخانەکە تا لەگەڵ بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەکەدا گفتوگۆ بکەین سەبارەت بە هۆکار و چارەسەری نەخۆشیەکە و ڕێنماییان چییە بۆ دایکان و باوکان تا منداڵەکانیان بە دوور بن لەم جۆرە نەخۆشیە. سکچوون و ڕوشانەوە لە وەرزی بەهار و سەرەتای وەرزی هاویندا لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات بە تایبەت لە منداڵاندا. بەرزبوونەوەی پلەی گەرما هۆکارە بۆ ئەوەی منداڵان تووشی ڕوشانەوە و دواتر سکچوون ببن. بە تایبەت کە تیشکی خۆر و گەرما کاریگەری لەسەر زوو تێکچوونی خواردن دەبێت. ئەو کات دەبێتە هۆی ژەهراوی بوونی خواردنەکە و دوای خواردنی لەلایەن منداڵەکەشەوە تووشی سکچوون و ڕوشانەوەی دەکات. تێکەڵاوبوونی منداڵی توشبۆش لەگەڵ منداڵانی تر دەبێتە هۆی ئەوەی منداڵانی تریش تووشی نەخۆشیەکە ببن و نەخۆشیەکە دەگوازرێتەوە لە منداڵی توشبۆوە بۆ منداڵانی دیکە. بڵین ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدا بەڕاستی و کاتێکی ئێمە ڕاماگەیان لە ساچ بوو بەڵام ئێستا خەریکە نزیکە بێتە لە سا 6 ئەو مناڵانەی کە داخەڵە بن زیاتر لەگەڵ ئەوەیە زیاتر سکچوون و ڕوشانەوە تاوان ئەم ئاماران ڕۆژ بە ڕۆژ دوای لە بەرزبوون هەم بە ڕێژە هەم بە ژمارەش ڕەڵ ژمارەش پێشتر 6 بۆ 7 داخڵە بێ ئێستا بۆ 7 بۆ 8 داخڵە بێ بۆ زۆرینیشان سکچوون و ڕوشانەوە. ئەم سکچوون و ڕوشانەوە هەوکردنێکی ڤایرۆسی بەکتریایی یا پاراسایتی بێت لەگەڵ شانۆشی لەگەڵا بێ. ئەکرێ بە تەنها شانەوەی هەبێ لەوانەیە جاریوە مناڵک حساسێتی قورگی هەیە تەنها ڕشێتەوە. یعنی ئەکرێت دووشی زۆر جیاواز من دوو نەخۆشی زۆر جیاواز من ئەکرێ بەیەکەوە نیشانەی نەخۆشیەکی دیاریکراون. چونکە ئێمە لە چلەی زستانی شەکاتێک کە دنیا سەهوڵبەندانە احتیمالی مناڵ تووش سکچوون و ڕوشانەوە بێ بۆیە بەدڵنیاییەوە هۆکاری تر زۆرمان هەیە چونکە لەوانەیە لەو کاتەیە ڤایرۆسی تایبەتێک کە لە زستانە مناڵ تووش سکچوون و ڕوشانەوەکە لەوانەیە لەو کاتەیە پێنەکەوتنی شیر بێت پێنەکەوتنی خواردن بێت نەخۆشی گەرم و جۆ بێت یعنی هەستیاری بێ بە پرۆتینی مانگا بۆ نمونە لەوانەیە خواردنی شیرینی زۆر بێ لە مناڵەکەیە یعنی ئەکرێ یاخود ڕقۆڵە لوزبوون بێ یعنی ئەکرێ هۆکاری زۆر جیاوازتر بەدەر لەم ئەوەی کە لە ئێستا لە گەرمایە هەیە ئەکرێ لە ستانی شامەش تەما بێت. زۆرینەی حاڵەتەکانی سکچوون لە منداڵاندا خۆیان باش دەبن. تەنیا لەسەر دایکەن و باوکان پێویستە نەهێڵن منداڵەکەیان تووشی وشکبوونەوە ببێت ئەویش بە پێدانی شلەمەنی یان گیراوە کە پزیشک جۆری دەرمان و بڕی پێدانەکەیان بۆ دیاری دەکات. ئەکرێ ئەو خواردنانەی کە بڕێکی زۆر باش شلەمەنییان تایەوەتە مناڵەکە ئەپارێزێ لە وشکبوونەوە ئەوانەی بڕێکی زۆر باش پۆتاسیۆم و سۆدیۆمیان تایەوە تاخوێ بۆ نمونە مۆز بۆ نمونە شۆربای برنج بۆ نمونە ئەکرێت دۆ و ماساوێک تۆزە سوێر بکرێ پێ بدرێ بۆ نمونە سۆسی سێو یعنی بۆ نمونە ئەو مغەزی کە تۆزەی کە هەیە و لە هەموو شوێنێک دەستەکەوێت ئەکرێ بگیرێتەوە بدرێ بە مناڵەکە ئەمان ئەم خواردنە باشانن کە ڕێگیری ئەکا لە وشکبوونەوە لە کەمبوونەوەی پۆتاسیۆم و سۆدیۆم لەناو لەشە. هەندێک کات کۆنتڕۆڵی سکچوون ناکرێت و ڕوشانەوەشی لەگەڵدا دەبێت یاخود منداڵەکە تایەکی زۆری لێدێت. ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەردەوام زیاد بکات و درێژە بکێشێت دەبێت بە زووترین کات بگەێنرێتە لای پزیشکی پسپۆڕی منداڵان چونکە لە حاڵەتی بەردەوامبوونی سکچوون و ڕوشانەوەدا ئەگەری وشکبوونەوەی منداڵەکە هەیە دەبێتە هۆی مەترسی لەسەر ژیانی منداڵەکە بۆیە دەبێت لەژێر چاودێری پزیشکدا چارەسەر وەربگرێت. ئەگەر تایەکی زۆر بەرزی لەگەڵا بوو ئەگەر شتی بۆ نەخورا ئەگەر هۆشی باش نەبوو ئەگەر شانەوەیەکی زۆری لەگەڵا بوو ئەگەر پیسایەکی خوێن یا لیمای لەگەڵا بوو ئەگەر نیشانەکانی وشکبوونەوەی هەبووە کۆی چاوی وشک بوو مەڵاشوی چوو بەچاڵە بۆ مناڵانی کە خوار ئەو تەمەنەن کە داخرابێ بۆ میزی کەمی کردبوو دەمی وشک بوو ئەمانە ینی گەشتکەی لەگەڵا بوو پیسایەکی بە جۆرە بوو زۆر بوو یاخود بۆ ماوەیەکی زۆرتر مایەوە ئەمان ئەو نیشانانن کە پێویستەکە بە زووی سەردانی یاخود مناڵی خوار یەک ساڵ ئەوانە پێویستەکە بە زووی سەردانی نەخۆشخانەکەن بۆ چارەسەر ئەگەر نیشانەکانی بۆ شێوەیە قورزنەوە کرێ هەر لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی ئەو شتانی کە باسماگەر چارەسەر وەربگرێت. هەر کاتێک ئەگەر چارەسەرێکی ناتەندروستی پێدرا و مناڵەکە دواخرا لە وەرگرتنی چارەسەری پێویست و تەندروست ئەو کاتە وشکبوونەوەی زۆری هەبوو بەدڵنیاوە مەترسی لەسەر گوچیلەکانی دروزێ مەترسی لەسەر ژیانیشی دروستە بێ لەوانەیە گیان لەدەستانیشی پێوێتەوە.
ئەبێ دایکان و باوکان زۆریا بنجگە لە پزیشکی مناڵان و ئەم نەخۆشخانەی بەردەوام کراوەیە کرێ سەردانی بکەن بە دووری بگرن مناڵەکەیان لە پێدانی چارەسەری هەڵە و ناپێویست و لە هەمان کاتە ئەگەر تەوالێت و حەمامیان زۆر پاگرا بگرن میوە و سەوزە جوان بشۆنەوە ئەو بکڵێنن پێشەوەی بیخۆنەوە خواردنەکان باش بکڵێنن و ئەگەر مناڵێکیان توش بوو هەوڵ بن پێش ناخواردن و دوای ناخواردن تەنانەت ئەگەر توش بوش نەبێ دەستی جوان بشوات و لە هەما کاتدا کەلوپەلی یەکتر بەکارنیێنە بە تایبەتی ناخواردن قاب و کەوچک لەبەرەوە بە ئاسانی ئەگوازرێتەوە.